يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، ئینسان مافی خۆیەتی و هەمیشە هەوڵ بۆ ئەوە دەدا کەسایەتی هەبێ، شەخسیەتێکی هەبێ لەناو کۆمەڵگادا، ئینسانێکی گەورە بێ، ناوی هەبێ، نانی هەبێ، بتوانێت خزمەتێک بە کۆمەڵگاکە و بە خاک و خەڵکی خۆی بکە. خوای پەروەردگاریش و خەڵکیش ئەم جۆرە کەسانیان خۆش دەوێت. بەڵام ئەوەی خراپە مرۆڤی خۆبەزلزانە. خۆبەزلزانی و تەکەببر یەکێکە لەو شتانەی کە لە قورئان و فەرموودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم نەهی لێکراوە و ئینسان بە سروشتی حاڵی خۆی ئەو کەسانەی خۆش ناوێت کە خۆیان بە گەورە دەبینن، خۆبەزلزانن. بۆیە وتاری ئەمڕۆمان باسی سیفەتی خراپی خۆبەزلزانینە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەنیساء ئاەتی 36 دەفەرمێ ئین الله لا يحب من كان مختالا فخورا. خوای پەروەردگار ئەو کەسانەی خۆش ناوێ کە خۆیان پێ زۆرە، ئەو کەسانەشی خۆش ناوێ کە شانازی بە خۆیانەوە دەکەن. لە سوورەتی لوقمانیشدا خوای پەروەردگار باسی ئامۆژگاریەکانی لوقمانی حەکیممان بۆ دەگێڕێتەوە کە ئامۆژگاری کوڕەکەی دەکا. کوڕی خۆی دادەنیشێنێ و لوقمان پێی دەفەرمێ ولا تصعر خدك للناس ولا تمشي في الأرض مرحا إن الله لا يحب كل مختال فخور. کوڕی خۆم ئاگادار بە بە چاوی سووک لە ژیان تا سەیری هیچ کەسێک مەکە، قەلود بەرز مەبە، ئەگەر ڕۆیشتی بەلای خەڵکە لاملیان تێمەکە و ڕووتیان لێ وەرمەچەرخێنە وەکو ئەوەی بە بێنرخ سەیریان کەی. چه ئامۆژگارێکی جوانە هەر یەکێک لە ئێمە ئاوە ئامۆژگاری کوڕکسی خۆی بکە. کوڕی خۆم لە هەر وەختێک و بارودۆخێکا بووی، دەوڵەمەند بووی، دەسەڵاتدار بووی، مۆر و ئیمزا و خەڵەمێکت هەبوو، حرمەت و ڕێزێکت هەبوو، کوڕی شیرنم بە چاوی سووک سەیری کەس مەکە کە بەلایەنە تێپەڕی لالود مەبە لە خەڵکە. ولا تمشي في الأرض مرحا. لەسەر زەویشدا بە باڵی فشەوە مەڕۆ، باڵ فژ مەکەوە، بەنازەوە بەسەر زەویدا مەڕۆ، تەکەببر لێ مەدە. إن الله لا يحب كل مختال فخور. کوڕی خۆم بزانە هەر کەسێ ئەم دوو سیفەتەی تێدا بێ خوا خۆشی ناوێ. یەکەمیان مختال، دووەم فەخور. مختال لە زمانی عەرەبیدا التكبر على تخيل فضيلة تراءت للإنسان من نفسه. ئینسان لە ناخی خۆیدا وا هەز دەکا شتێکی پێیە و خەڵک نیەتی، شتێکی پێبەخشراوە ئەو خەڵکە لێ بێبەشە، تەکەببوری پێوە لێ دەدا. ئەمە سەیری ناو ناخی خۆی دەکات، لە نەفسی خۆیان وا دەبینێ، وەکو ئەوەی کەسێک زۆر خۆی پێ بەغیرەتە، زۆر خۆی پێ ئازایە، ئەو خەڵکە بە ترسنۆک دەبینێ. خۆی زۆر پێ سەخاوەتە، ئەڵێ من زۆر بەخشندە و کەرەمم هەیە و دەستی بەخشندەیم هەیە، ئەمە دەبێتە تەکەببورێک لە ناخیە. خۆی زۆر پێزانا و عالمە، خەڵکی بە نەخوێندەوار و نەزان دەزانێ. زۆر خۆی پێ عاقڵمەندە و ئەزانێ خەڵک عەقڵی بە هیچ ناشکێ، ئەڵێ حەق وایە خەڵک هەموو پرس بە من بکەن. لە ناخی خۆیدا وا سەیری خۆی دەکا، جاڕەن بە دەریشی نەبڕێ جاری وایە، بە قسەش نەیڵێ، بەڵام لە ناخی خۆیدا زۆری لاخۆ گەورەیە. بەڵام فەخور چییە؟ فەخور جەمعی فاخیرە. فاخیر واتە زۆر شانازیکەر بەخۆیەوە. الفخر المباهاة في الأشياء الخارجة عن الإنسان كالمال والجاه. أو إنساني مختال من هي وفخور من هي. قرآن ليش يجاكرنا وتمان مختال لناخي خويدا هزدك وايا، بەڵام فەخور شتانێکن کە لە دەرەوەی خۆنی ئەم شانازیان پێوە دەکا و خۆیان پێوە هەڵدەکێشێ. بۆ نمونە ماڵ و سامان، خۆ کە لەدایک بۆ ماڵ و سامانی نەبووە، ئەمڕۆ هاتۆتە دەستی باین دەستی دەستیەچێ،
بەڵام ئەم شانازی بەسەر خەڵکا دەکات کە ئەم زۆر دەوڵەمەندترە لە خەڵک یان بنەماڵە و پێگەی کۆمەڵایەتی ئەڵە من لە عەشیرەتی فڵان کەسم من کوڕی فڵان کەسم من نەوەی فڵان کەسم چۆن ڕەفیقی فڵان کەسم بڕواتەن بێ بەڕێزان ئێستا لە سەدەی 21 هێشتا عەقڵێتێک وایە ئەڵە من چۆن کەس دەدەمە فڵان کەس ئەخەوە چۆن لە ڕەفیقی عەشیرەتی منە خوازانێ ئەو کوڕی کێیە هێشتا ئەوە هەیە خودەی عەشیرەت و بنەماڵەی تۆ ئازایەتی تۆی تێدا نییە کە تۆ لە عەشیرەتی فڵان کەسی کوڕی فڵان کەس و بنەماڵەی فڵان کەسی تۆ چیت کردووە ئەوە خوا بەخشیوێتی یان هەیە پێگەی سیاسی بۆتە لە حیزبەوە بۆتە شتێک و قنووکە قەڵەم و مۆرێکی بەدەستەوەیە شانازی پێوە دەکات خۆ لە کاتێکە لەدایک بوو ئەمەی نەبووە واتە لە دەرەوەی زاتی خۆیەتی و زۆری پێوە دەنازێ زۆر شانازیکەرە بەسەر خەڵکە بە خەڵکی دەفرۆشێتەوە هۆکارەکانی تەکەبور یەکەمیان ناو ناخی ئەو ئینسانە فشەڵە ئەو کەسانی متەکەبیرن خۆ بەزلزانن دەرونیان نەخۆشە ناخیان فشەڵە بۆشە و پڕە لە هەوا هەر ڕووکەشی ظاهیرەکەی دیارە لە ناوە شتێکی گەورەی و بەڵام ناوەکەی چیتیانە ئەمانە دەیانەوێ ئەم ناو بۆشەی خۆیان بشارنەوە بە پڕی ببینن بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی هەمومان ئاگادار دەکاتەوە لە صحیحی مسلمان بە ژمارە فەرموودەی 107 لە صحیحە هاتووە سەروەرمان صلی الله عليه وسلم فەرمووی ثلاثة لا يكلمهم الله يوم القيامة ولا يزكيهم ولا ينظر إليهم ولهم عذاب أليم سيتشين وتويشهن لناو خلقا با سيري خوان كان أقتيا ببزوت وببكا أين تيادة شيء لروجي قيامتا خوا قسي لقلناكا خوا قسي لقلهم بندكاني دكاواتا خوا قسي خوش ومرحمتي لقلناكا خوا لقناها كان نايبخشو باشيناكا توا چونکە زۆر کەسێ بە گوناهی زۆری شۆ دەچێتەوە بەردەمی خوا بەڵام ناخی پاکە خوالی خۆش دەبێت ئەمانە خوا پاکیان ناکاتەوە لە گوناه بە چاوی ڕەحمەت خوا سەیریان ناکا عەزابێکی زۆر بە ئازاریشیان بۆ هەیە لە قیامەت و لە جەهەنەمە ئەم سیانە ئەمانن شەیخ زان کەسێکی پیری بەتەمەن حەزی بە زینایە حەزی لە زینە و داوێن پیسیە ومەلیک کەذاب سەرۆکێک دەسەڵاتدارێکی زۆر درۆزن لەگەڵ میلەتەکەی خۆیدا وعائیل مستەکبیر کەسێکە هەژارە هیچی نییە و زۆریش خۆی پێگەورەیە و تەکەبور لێ دەدا جا سەیری ئەم فەرمودانی پێغەمبەرکەن صلی الله عليه وسلم لە ڕووی دەروونناسیەوە سەیریان کەین ئەم سیانە بۆ وا عەزابیان بە ئازارە بۆ خوا ڕوویان لێ وەردەچەرخێنە و قسەیان لەگەڵ ناکا لە ڕۆژی قیامەتە بۆ پاکیان ناکاتەوە لە گوناهەکانیان چونکە ئەمانە ناخیان فشەڵە ناخیان بۆشە پیسە شەیخ زان یەکەم خاڵ پیری زیناکار فەرقی هەیە لەگەڵ گەنجێکە کە زینا دەکا گەنجێک کە زینا دەکا ناخی پڕە لە شەهوەت و ئارەزوو لە چەند چرکە و دەقەیەکە ئەو عەقڵەی لەدەست دەدا چاوی هیچ نابینێ ئابڕووی خۆی بنەماڵەی خەڵک بە بنەماڵەی خۆی قیامەت ئەم شەهوەتە ئەوەندە بەهێزە هەموو شتێکی لەبەر چاولا دەبا و تووشی ئەم حاڵەتە دەبێت وەختە بەخۆی دەزانێت دوای پەشیمانیشە بەڵام پیرەکە ئەم حاڵەتەی نییە پیر هیچ شەهوەتی نەماوە هەر کە حەزی لە زینایە حەزەکە زینا ببینێ ئەینا خۆ ئارزوویەکی نەماوە لەگەڵ گەنجەکەیە زۆری فەرقە گەنجەکە لە ڕۆژی قیامەتە ئەتوانێ بڵێ خوایە گیان کە تووشی ئەم گوناهە بووم خەڵکانێک هەن خۆزگە ئەوانیش سزا بدایە باوکم هەیبوو ژنی بۆ نەهێنام فڵان کەس خەتای بوو کچەکەی نەدامێ و نەچوومە ماڵ و عایلەی حەڵاڵی خۆمەوە تووشی ئەم لاڕێیە بووم دەوڵەمەندەکان دەستگیرۆیان نەکردم خوایە گیان من لەبەر هەژاری ژنی حەڵاڵم بۆ نەهات ئەینا حەزم لە داوێن پیسی نەبوو شەهوەتیش زاڵ بوو بەسەرمە تووشی ئەم هەڵە گەورەیە بووم بەڵام پیرەکە چی هەیە پیرەکە بڵێ شەهوەت کوشتمی عمری 70 ساڵێ و زینا بکا پەنا بەخوا بۆیە خوا زۆر ڕقیلێتی شەیخ زان ئەوە ناخی بۆ گەنە ئەینا پاڵنەرێک نییە بۆ ئەم کارە مەلیک کەذاب کار بەدەست و دەسەڵاتدارێک کە درۆزنە زۆر درۆزنە لەگەڵ میلەتەکەی هەموو لەشی درۆیە ئەمە فەرقی هەیە لەگەڵ کابرایەکە لە فەقیریاندا تووشی قەرزاری بووە کە تووشی قەرز بۆ پارەی لە مولە وەرگرتۆ و ناچاریش بۆ بژێوی ژیانی خۆی و ماوە منداڵی بەخوات ڕۆژی دەدرۆ دەکا بۆ دەڵێک ئیشەڵا سەری مانگ پارەکە دەدەمەوە ئەگە معاشات دەدەمەوە ئی ئەو دەدا بەو ئەمە ڕەن بێ ناچاریە گوای لێکرد بێ ئەچێتە دایرەیەکەوە گە ڕازگۆ بێ ئیشەکەی فەقیرە ناڕوە ئەبێ یەک دوو درۆ بکە بڵێ دوا کەوتم بەخوا سیارەکە مەحتەل بوو ڕێگا قەڵە باڵغ بوو
بەڵام باشە دەسەڵاتدار و پاشا چی پێویستی بە درۆیە نەمحتاجە نەیحتاجە نە لە کەس دەترسێ نەمۆری کەسی دەوێت خەڵک بە ئیمزای ئەو ئیش دەڕوا ئەم بۆ درۆ دەکا کەواتە ئەم هەر خۆی حەزی لە درۆز نییە ئەینا پێویستی بە درۆکردن نییە بۆیە خۆ زۆر ڕقیلەیەتی عائل مستەکبر هەژارە نە پارەی هەیە نە نانی هەیە نە دیوەخانی هەیە نە کەس دەیناسێ نە پێگەی کۆمەڵاتی و سیاسی هەیە کەچی لە ناخەوە ئەوەندەی خۆبەلا گەورەیە بە فیزەوە بەسەر ئەرزا دەڕوا بە حاڵ مەرحەبایی خەڵک دەکا خەڵکێک بێ هاوکاری و ڕێزێکیشی لێ بگرێ قبوڵی ناکا کاکە من زۆرم هەیە خوا زۆریشی ڕق لەمەیە باشەوە دەوڵەمەندەکە تۆزە ماڵی دنیا بەرچاوی گر ئەی فەقیر تۆ بۆ خۆت لازلە تۆ هیچ پاڵنەرێکت بۆ ئەمانە نییە بۆیە ئەم سیانە زۆر خراپن دووەم خەڵکانێکن لە ناخا متەکەبیر نەبوون خەڵک وای لێکردن ببنە متەکەبیر فویان تێکردن لە حەدی خۆی بردیان نەدەرەوە وەکو چی کاربەدەستان زۆرێک لە کاربەدەستانی دنیا ئەسڵی خۆی شۆڕشگێر بوون کەسانێک بوون لە ڕێی شۆڕش و خەباتەوە هاتوونە سەر کورسی و دەسەڵات بەڵام سەیردەکەی ئەمانە لە سنووری خۆیان زیاتر مەدحیان دەکرێت و ستایشیان دەکرێت لە سنووردایان بەنە دەرەوە ئەبنە دیکتاتۆر ئەوە تا کاتی خۆی سیر کە ئەمانە چێن شاعیر و میلەتی چەپڵە لێدار ابن هانی ئەندەلوسی شاعرێک بۆ لە بواری شعرا بەتوانا بووە بەڵام سیر کەن لە ستایشی خەلیفە المعز لدین الله الفاطمی کە خەلیفەی مسلمانان بۆ بەحساب ئەم شاعرە خۆی نزیک دەکاتەوە لە وەصفیا دەڵێت چی ئەڵێ ما شئت لا ما شاءت الأقدار فاحكم فأنت الواحد القهار وكأنما أنت نبي محمد وكأنما أنصارك الأنصار أم ستایشە بەس بۆ خوا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەم خەلیفەیە دەڵێ ئیبن هانی ئەندەلوسی دەڵێ ئەوەی خوا بیەوێ و قەدەر نووسیبێتی ئەوە ڕوونادا ئەوە ڕوودەدا کە جەنابەت حەز لێ ڕووبدا تۆ کەسێکی واحد القەهار بەس بۆ خۆتی هەر چیت حەز لێیە قوربان ئەوە بکە دنیا هەمووی موڵکی تۆیە خۆ تۆ مرۆڤێکی ئاسایینی ئەگە مرۆڤیش بی کەسێکی وەکو محەممەد پێغەمبەری ئەوانەی کە لە دەورتن وەکو ئەنساری مەدینەی وان و ئەوەندە بەڕێزن سەیری ئەم ستایشە نەعوذ بالله بەس بۆ خۆ بی پێغەمبەرە ئەم شاعرە دێ بە وەصفی ئەم پیاوەی دەکا کە لەسەر کورسی دەسەڵاتە داوەرە کابرا چەند شعری ئاوا ببیستێ چۆن لە بەرجی خۆی دەچێتە دەرەوە ئەبوو نەواسی شاعر لە وەصفی هاڕونە ڕەشیدا دەڵێ وأخفت أهل الشرك حتى أنه لتخاطك النطف التي لم تخلقي أو أهل الشرك بتبرستي وخوانا ناس أي هارون الرشيد تو توقعتن و پاشەکشەت پێکردن تۆ ئەوەندە بە سام و هەیبەتی ئەو نوتفەی هێشتا لە پشتی باوچایە و نەبووەتە مناڵ ئەویش لەت دەترسێ ئەو نوتفەی لە پشتی باوچایە سام و هەیبەتی تۆی بەسەرەوەیە لە وڵاتەیە ئەگە هەڕۆن ڕەشید ئەم ئاوەسەڵ بکرێت چۆن لە بەرگی خۆی ناچێتە دەرەوە کابرایەکە بوو شەفیق الکەمالی لە زمانی بەعسە زۆر دۆستی سەدام بوو کاتێک کە بەرە ڕووی دەوەستێت لە کۆڕێکی گەورەدا ئەم شعرێ بەسەرا دەخوێنێتەوە لە دێڕێکیا دەڵێ تبارك وجهك القدسي فينا كوجه الله ينضح بالجلال ئەڵێ ڕووی گەش و پیرۆزی تۆ جەنابی سەرۆک سەدام هەر وەکو ڕووی خوا وایە گەورەی و پیرۆزی تۆ وەکو ڕووی خوا بێگەردە نەعوذ بالله لەو کوفرە بەڵام سەیریکەن سبحان الله حەت چەند ساڵێک دوای ئەو شعرە سەدام کەوتە بەهانە لێی زمانی لە بنا بڕی دەریهێنا هەر ئەو کەسەی کە مەدحی ئەو کابرا دیکتاتۆرەی دەکرد دەیگوت تۆ نەک مرۆڤنی دەموچاوی تۆ کە سەیرت دەکەم وەکو دەموچاوی خوان بێتە بەرچاو ئاوا پاک و بێگەردە هەر بەو کەسەی ئاوا مەدحی دەکرد و لە سنووری مرۆڤ بوون دەیبردە دەرەوە لەسەر شتێکی بچووک دڵی لێ ڕەنجا وتی ئەوە زمانی شاعری هێنەوەک بانی هەرجومان کات یەکەم جار پێشەوەی بیکوژن زمانی دەبێن و زمانیان بە مەقەستێک بڕی ئەبێ ئەو زمانە هەر بەدەستی ئەو زاڵمە ببڕدرێ بەڵێ شاعری دینفرۆش میلەتی چەپڵە لێدەر ماستاوچی کە خەڵک ئەوە لە سنووری خۆی دەباتە دەرێ ئەوە دەیکا بە متەکەبیر من زۆر جار وتومە کەسێک مدیر ناحەیە کە دەبێت بە قایم قام پیرۆزی بێ و قەیچەکە بەڵام سێ دەکەی ئەو ڕۆژەی کە مدیر ناحەیەک دەبێتە قایم قام لە شوێنەکە من ئەوانە بە چای خۆم دەبین و لێرەوە دەیکەم بە هەدیە و دیاری بۆی ئەم هەڵانە لە حکومەتەکەما دووبارە نەبنەوە
ئەو ڕۆژە لەو قەزایەدا یەک فەرمانگە مدیری لەوێ نییە ئەوە هەموو دەبێت بڕۆن بۆ پێشوازی جەنابی قایمقام و محافیز و سەرۆک و جێگری سەرۆکی حکومەت و هاتوون فڵان کەس دەکەن بە قایمقامی ئەو شارە ئەو خەڵکە لە بەیانێ و بۆ ئیمزایەک لەو دایرەدا وڵات سەرۆکی دایرەکان هەر هەموو ڕۆشنەوە بە پێشوازی فڵان کەسەوە دەبێتە قایمقامی ئەم قەزایە یا مدیر ناحەیەک بۆ ناحەیەک دانراوە ئەمجا یەک پیرۆزبایی لێ بکەن و هەرێکە وتاری خۆی بخوێنێتەوە هەرێکە ئومێدی سەرکەوتنی بۆ بخوێنێ و وای لێ دەکەن ئەم پیاوە فەقیر ڕەن بێ خەریجی قانون بێ گەنجێکی باش بێ کە دەبینێ ئەم هەموو خەڵکە لە دەوریایەتی و مەتحوستایش و سەرکەوتن و ئەوانە هەر لە خۆی دەگۆڕێ مرۆڤ سروشتێکی وا خراپی هەیە لە ناخی ئەگە وریانە بێ ئەمجا قوربان لە دوای ئەوەی کەەوە ئەوان بەجێیان هێش لە ڕۆژی یەکەم و دووەمەوە ئەمجا دەوڵەمەندەکان و پیاو ماقوڵەکان و ڕێز عەشیرەتەکان و ئەو دەچێت بۆ پیرۆزبایی و ئەو دەعوەتی دەکا و ئەو دڵە لە باخەکەی من بە جەنابەت دەعوەتی و ئەو هەدیە و دیاری و قاتی شاڵ و کڵاشی بۆ دەبا ئەو خواردن و مەڕی بۆ دەبا بۆ ماڵەوە ئێ وەڵڵا کاکە وای لێ دەکا برا فەقیرە من و تۆی فەقیر ناناسێ ئەو کە چونکە ئەوەندەی خزمەت کردو دەست و دیاری و هەدیە و بەرتیلی بۆ بردووە هەموو دەمێت کە ڕۆی وەکو ماڵی خۆی وایە خۆی پێدا دەکات دەچێت لە ژوورەوە دەست دەکات بە چا خواردنەوە فەقیرەکەش ئیمزاکەی هەبێ 7 ڕۆژ لەوێ بێ بۆی ناکرێ سکرتێرەکەش بۆی ناباتە ژوورەوە چاولێ ئەمە خراپ نەبوو ئەمە میلە دوای لێ کرد دەلێی گەڕێ با بچێتە سەر کورسی و دەسەڵاتی خۆی با ئەم حکمەی بدەینە دەست ئەگەر چاکت کرد کاکە هەمومان لە ماڵەوە دڵین یەخوا ماڵت ئاوا بێ ڕەحمەت لە خۆت و دایک و باوکت با خزمەتت ببینین ئێمە هیچمان لێ نەدیوی ئێستا مەدحت دەکەین ئەخەوە زۆر خراپە بۆیە کار بەدەستانی ئێمە خەڵک خراپیان دەکا لە ماڵی خۆتەوە کە ئیشەکەت ڕێک و پێک ڕۆی فەرقی ئەم و ئەوی نەکرد واستە و بەرتیلی قبوڵ نەکرد بڵێ یا ڕەبی خوا بتپارێزێ یەخوا بەقات هەبێ هەوڵ بدە بەڵکو پلەی بەرزتر بێتەوە لە شوێنێکی باشترە خزمەتی ئەم خەڵکە بکە بەڵام تۆ هیچ لێ نەدیوە مەدحی مەکە بۆیە بە شاعیرەکانی خۆمان دەڵێم شعر زۆر پیرۆزە شعر لە شعورەوە هاتووە لە شعوری ئینسان هەز دەکەی بە نەهامەتیەکانی خەڵک دەبێت دیفاع لە چینی مەزلوم بکەی تاڵیەکانیان بۆ شیرینکەی خەمەکانیان بۆ بکەی بەخۆشی فرمێسکەکانیان بۆ بکەی بە زەردەخەنە بە شعرەکاندا سوود دەبن نەک ئەو شعرە جوانە ئەو هەستە ببەخشی لە پێناوی زاڵما بەکاری بێنی نەفوو لە کەس بکە وەکو میزڵدان گەورەی بکە ئەمە خراپە هەر کەسە حەجمی خۆی بدەیە چەندە ئەوەندە ڕێزی خۆی لێ بگرە فوی تێمەکە وەکو میزڵدان بەرزی مەکەوە ئەو کار بەدەستە بە ڕێزانش کە خەڵکێک ئاوا مەدحوستاییشیان دەکا و پێیان هەڵدەڵێ و چەپڵیان بۆ لێ دەدا بڕوا کە بە ڕێزان دەبێت ئێوەش دڵتان بەوانە خۆش نەبێ چونکە هەر ئەو کەسانەی بە حەقی خۆت زیاد لە حەدی خۆی مەدحت دەکەن متەکەبیرت دەکەن و گەورەت دەکەن وەکو میزڵدانێک هەر فوی تێ دەکەن و فی تێ دەکەن و بەرزیەکەنەوە بڕوا کە هەر ئەو جەماوەرە ڕۆژێک دەرزێک بە میزڵدانەکەدا دەکا و فش دەبێتەوە دەکەوێتەوە سەر عەرزەکە خۆ ئەو خەڵکە نابینی ئەو سەرک و دەوڵەتانی لە دنیادا لا دەچن خۆ هەر ئەو خەڵکە بە ملیۆن خەڵک چەپڵیان بۆ لێدا کەچی دوای هەر ئەو ملیۆن خەڵکە دەچنەوە سەر شەقام و چەپڵیان بۆ لێدەن و دانیانەوە خوارەوە دەرزێک میزڵدانەکەدا دەکەن وە دەبێت ئەوانەش ڕێگریان لێ بژیرێ ئەوانە ماستاوچین ئەوانە مەسلحەتچین ئەبێت دەمی ئەوانە بکرێتەوە کە دڵسۆزن و کە نەسیحەتی خێر دەکەن و دەڵێن بۆ خەڵک باش بە بۆ خۆت باش بە خوا و خەڵک لە خۆت ڕازیکە ئەوە خراپە مەدحی خەڵک بکەی لە سنووری خۆی بیبەیتە دەرەوە ئەوەش خراپە کەسی معقول و بەڕێزیش بچووک بکەیتەوە دەبێت ئاگەمان لەوەش بێ یعنی بێڕێزیش لە تەکەمانە بڵاو نەبێتەوە کەسی بەڕێزیش مەشکێنە کەسی بێڕێز گەورە مەکە بە ناحەق کەسی بەڕێز و بە حرمەتیش مەشکێنەوە ئەو کەسێک دەشکێنێتەوانە کە ئەهلی حرمەت و ڕێزە وەکو ئەو کەسەوەیە کە کەسێک قەبارەیەکی هەیە حەزمێکی هەیە دێنێ گۆشتی لێ دەکاتەوە گۆشتی لێدا دەتاشێ دەیەوێت بچووکی کاتەوە بۆیە خوا لە قورئانە بە غەیبەتکردن بە پاشمە لە باسکردن و شکاندنی خەڵک دەفەرمێ ئەوە خواردنی گۆشتی براو خوشکەکەی خۆتە مادام حەقی خۆیەتی ڕێزی لە حەدی خۆیان لێ بگرە بێڕێزی مەکە بۆیە حورمەتگرتن لەگەڵ گەورەکردن دوو فشتی فەرقی هەیە کەسەکە شایەن نییە گەورەی مەکە بە ناحەق کەسەکە خاوەنی ڕێز و حورمەتە بێڕێزی پێ مەکە حەقی خۆی بدەیە گۆشتی لێ مەکەوە سەرنجامی سەرکردەی فودرا و میلەتی فوتیەکەر هەردووشیان بەیەکەوە لە ناوچوونە خۆی گەورە لە سوڕەتی ئەلقەسەسە لە باسی فیرعەون و دار و دەستەکەیدا دەفەرمێ واستكبر هو وجنوده في الأرض بغير الحق وظنوا أنهم إلينا لا يرجعون فرعون خۆی ئەوانش کە لە دەوری بوون لە دەسەڵاتەکەیدا بە ناحەق و ناڕەوا خۆیان بە گەورە دەزانی خۆ بە گەورە زانی دەزانی چۆنە یعنی بۆ هاست ناوەکە خۆی دیارە لە کوردیدا خۆی گەورە نییە بەڵام خۆی بە گەورە دەزانێ ئەینا خۆی وانە خۆی گەورە نییە بەڵام خۆی بە گەورە دەزانێ فرعون دەیگوت من خوام خۆی زانی بۆ خۆشی خوانیە
دەیگوت هەموو ئەو مڵک و ماڵ و ئاوشتە لەبەر قاچی من نادەڕەوە ئەوە بەدەسەڵاتی منە خۆشی دەیزانی یەقینەن خەڵکەکەش دەیانزانی وانە بەڵام هەموو دەیان قوربان ڕاست دەکەی هیچ خوایەک نییە بێجگە لە تۆ ئاوا ئیتاعیان دەکرد و ئەمر و فەرمانەکانیان جێبەجێ دەکرد بەڵام فەئەخەذناه وەجنودەه خوا دەفەرمێ خۆیشمان گرت فرعون وەجنودەه هەموو ئەوانەش لە دەوری بوون فنبذناهم في اليم لناو بحرا غرق ما كردن فانظر كيف كان عاقبة الظالمين سير كان أوان استمكارا بنا حق خوان بقورا نشان ددن نكهر خوان تدادسن أوان شقل لي دركان نشان فوتيا كركان نشان لقل خوانا غرق دكان أوان اشتيادسن شد بيت متكبر هر كسيك لبريك بوبا كوريك لهجاري رزقاري بو پارەیەکی مۆڵی لە کتوپڕا دەستکەوت ئیتر چۆنی دەستکەوت حەقم نییە بوو بە سەرمادار و خاوەن زێڕ دوو شت ئینسان دەکا بە متەکەبیر زێڕ و زۆر کەسێک هەژار بووە هیچی نەبووە زۆر محتاج بووە لە کتوپڕێکا بەسەر پارە و خەزێنەیەکی زۆرا دەکەوێت ئیتر چۆنی دەست دەکەوێت ئەوە کتوپڕ دەستی کەوت بوو بە خاوەنی زێڕ ئەم کەسە یەکسەر چونکە عەرەقی بەو پارەیەوە نەکردووە چونکە قەت شتی وای بەخۆیەوە لە بنەماڵەشیان نەبینیوە یەکسەر دەبێتە متەکەبیر تەکەبورێک لێ دەدا هەموو خەڵکی بە بچووکی خۆی دەزانێت ئەینا دەوڵەمەندی ڕاستەقینە کە لە هەژاریەوە دەستی پێ کردووە یان هەر بنەماڵەکەی کاسبکار و بە حورمەت بوون و جیل بۆ جیل لێیان زیاد کردووە بەخوا پێش سەلام لە خەڵک دەکا دەڵێ خوایە فەزلی تۆیە کە دوێنێ هەژار بووم وردە وردە کۆم کردوێتەوە هەتا خوای گەورە ئەم سەرمایە پێبەخشیوم ئەها دەوڵەمەند مەندە لەسەر خۆیە متەواضعە خۆی لە بەڵا دەپارێزێ بەڵام ئەوەی لە پڕێک هابوو بە کوڕێک و خۆی بینیەوە لە سەرمایە دوێنێ لە سواری گوێدرێژ بە وەکو مەسوولەکانی ئێمە ئەمڕۆ لە سواری لەگززە ئێتر خوار ڕەحمکە ئەوە چۆن خۆی هەر لە کتوپڕێکا گۆڕا بە هیچ فلتەرێکا تێنەپەڕی یەکسەر ئەم زێڕە هاتە بەردەستی زۆر خەتەرە ئەبێتە متەکەبیر دووەمیان ئەو کەسەی بە فرسەت پۆستێکی بۆ ڕێکەوتەوە حیزب شتێکی پێبەخشیوە بۆتە خاوەن ئیمزا و قەڵەم و مۆر و کورسیەک ئیتر خۆی لێ دەگۆڕێ و دۆستەکانی دوێنەی ناناسێتەوە کەواتە زێر لەگەڵ زۆر ئەم دوانە دەتکەن بە متەکەبیر ئەگە بە حەقی خۆت دەستن نەکەوێت بۆیە پندێکی زۆر جوانمان هەیە دەڵێ کورسی کەس ناگۆڕێ بەڵکو حەقیقەتی کەسەکان دەردەخا ئەینەڵەن کورسی گۆڕیوێتیەوە ڕاست نییە کورسی و مێز و مۆر و قەڵەم و ئیمزا کەس ناگۆڕێ بەڵام حەقیقەتی کەسەکان دەردەخا ئەوە کابینەیەکمانوە لە حکومەتە تەواو بوو ئینشاءڵڵا کابینەیەکی کە لەسەر خێر تەشکیل دەکرێت سێ دەکەی کەسانێک کە بوون وەزیر بوون لەم حکومەتەیە شیرین ئەخلاق بەڕێز بە حورمەت ئەو ئەخلاقی پێش وەزیریش هەیان بوو لەناو وەزارەتەکە ڕەنگی دەدایەوە هەر هەمان کوڕەکەی جاران بوو کەسانێکی شەبوون زۆریان خۆ بە باش دەزانی بوونە مدیر عام بوونە وەزیر لەو کابینەی پێشودا بڕۆکە بیوە لە وەزارەتە بەلای 100 کەس هاتێ دەپەڕێ سەلام لە کەس ناکە ئەوە هەر پێشتر بۆ خۆی بێ نرخ بووە ئێستا حەقیقەتەکەی دەردەکەوێت لەسەر کورسیەکە ئەوەی تر هەر پێشتر خۆی بەڕێز بووە کە بۆتە وەزیر زیاتر بەڕێز بووە لەگەڵ خەڵکە زیاتر بە حورمەت بووە کە دەچێتە سەر ئەو کورسی حەقیقەتەکەی دەردەکەوێت ئێنا کورسی کەس ناگۆڕێ بۆیە ئەو کەسانش دەبێت حکومەت زۆر لیان وریابێ خۆیان لێ پارێزە هەر کەسێک لە کتوپڕا دەوڵەمەند بوو هەر کەسێکیش لە کتوپڕا شتێکی کەوتە دەست و مەنسەبێکی کەوتە دەست زێڕ و زۆری کەوتە دەست و بە حەقی خۆی نەبوو بۆیە قەدیمی فەرموویانە ئیتەقی شەڕ من ئەحسەنتە ئیلەیه من هەموو جار بەڕێزان کە ئەوم بەرچاو دەکەوتم و ڕەم ڕاز نەبێ خۆت بپارێزە لە شەڕی ئەو کەسەی چاکەی لەگەڵ دەکەی دایمە بیرم لەوە دەکردەوە کەسێک چاکە لەگەڵ کرد دەبێتە دۆستت ئەبێ ڕێزت لێ دەگرێ خۆشی دەوی بە قوربانت دەبێ باشە بۆ دەبێ بترسی ئەم پەندە عەرەبیە دەڵێ بترسە لەو کەسەی چاکە لەگەڵ کردووە شەڕەکەی زۆر خەتەرترە لە دۆستەکە لە دوژمنەکە ئەمە بۆ ئەو کەسانەیە کەسێک لە لای تۆ شاگرد بووە ئیشی کردووە لە کتوپڕێکا دەوڵەمەند دەبێ حەز دەکا ئەمجا تەکەبوری هەیە حەز دەکا فرسەتی تەکەبورەکەی بەسەر خەڵکا بڵاو بکاتەوە تەکەبوریش بەرامبەر بە گەورەکەی خۆی کە کاتی خۆی لای ئەم شاگرد بۆ و خزمەتی کردو و پارەی لێوەرگرتووە ناتوانێت تەکەبور بەسەر ئەوە بکە بۆیە مانیعی نییە ئەو بکوژێ بیکوژێ و لەسەر ڕێی خۆی لابەرێ بۆی تەکەبور بەسەر هەموو خەڵکا بکە ئەو کەسەشکەوە حیزب بەناحەق دەیکاتە مەسئول حکومەت بەناحەق پێگەیەکی دەداتێت کە شایەنی ئەوە نییە وەڵڵی سەرۆکی ئەو حیزبە ئەو دەسەڵاتە دەبێت لە خۆی بترسێت دوور نیە ئەویش بکوژێ بیکوژێ چونکە کە چاوی بۆکەوت پشوک دەبێتەوە کابرا قاز دەسەر قاز دادەنێ و قاوە دەخواتەوە کە تەلەفۆنێکی سەر و خۆی بۆ یەکسەر ڕێک دەبێتەوە هەر چاویشیان لێنێ خۆی پشوک دەکاتەوە
بۆیە ئەم تەکەبوری سەیر دەکات لە ئاستی ئەوە بچووکە حەز دەکات بیکوژێ پیلانی بۆ دانێ بچێ زاڵ بێ بەسەریدا ئینقلاباتی عەسکەری هەروە دەکرێت بۆیە دەبێت لە حکومەتی شا زۆر وریابین خەڵک بە حەقی خۆی دەوڵەمەند بێ خەڵک بە حەق و ڕەوایەتی خۆی پۆست و پلە وەربگرێ لەبەر خاتی فڵان و فڵان نەبێ مرۆڤی متەکەبیر وەڵڵاهی عەقڵی لاوازە ئەینا چی هەیە هی خۆت بێ تا وەک تەکەبوری پێوە لێ بدەیت چی هەیە ئینسان شانازی پێوە بکە جوانیەکەت باڵا بەرزەکەت علم و زانیاریەکەت مڵک و سامانەکەت سیارە مۆدیل بەرزەکەت مناڵ و خێزانەکەت خانووە vێلاکەت توخوا پێم بڵێت چی ئازایەتێکی خۆتی تێدا بووە هەمووی بەخششی خوایە بەخوا دەوڵەمەند چۆن تەکەبور بەسەر فەقیرا لێدەی بەخوا گە فەقیر نەبێ ئیشی تۆ مەحتەلە کام سەرمایەدارە توخوا بە خانوو بکە و محتاجی کرێکارێک نەبێت خوا بلۆکێکی پێدەگوازرێتەوە چی سێت چی من تۆی پێ هەڵدەگوازرێتەوە سەلاجەیەکی ماڵەکەی پێ بە کۆڵادرێ وەکو حەماڵی بازاڕەکە بۆی دەباتە ماڵەوە نە بەخوا پێ ناچێ هەموو پارەی دنیا هەبێ پێ هەڵناگیرێ بۆیە ئەگەر ئەو هەیە ئیشی تۆی تەواو کردووە دە تۆش ڕێز لەو کەسە بگرێ نەک بە چاوی سوک سەیریکەی ئەڵێن کاتی خۆی کچێک هەبوو لە ماڵی باوکە زۆر دەوڵەمەند بوو باوکی خزمەتکارێکی بۆ گرت و بەس خزمەتی ئەو کچە بکە خزمەتکارەکە وەکو ئەو بەڕێزانی کە لە دەروی وڵاتی خۆمانەوە دێنها ڕەشپێستن ئافرەتێکی ڕەشپێستی وەکو قیر ڕەش بوو قژی ئەم کچەی دارێنە مەدحی دەکرد دەیگوت ئیشەڵا تۆ کچێکی بەختەوەر دەبی فارس ئەحلامێکی خۆت بۆ دێ بەختەوەر دەبی جوانترین کوڕی دنیا دەبێتە هاوسەرت لە کاتی قژداهێنانی کچە دەوڵەمەندەکە داوای دەگوت ئەویش وتی من خەمی خۆم نییە سەیری دەم و چاوم کە بەرامبەر ئاوێنە دانیش بوو ئەم دەم و چاوە سپیە و ئەم چاو برۆیە هەموو خەڵک مەمنونی دەبێ بەڵام ڕۆڵە من خەمی تۆمە چێ تۆی دەوێت دەڵێ قیری ڕەشی وتی خاتون ناز مەکە من ڕێز لێ دەگرم و تۆ گەورەمی من خزمەتکارم بەڵام ئەم دەم و چاوە ڕەشەی من وای کردووە کە سپیەتی دەم و چاوی تۆ دەرکەوێ خەڵک کە سەیری من دەکە ئەمجا تۆی لا جوانە جاگە هەموو کەس وەک تۆ بووە چێ تۆی پێ جوان دەبوو ئەبێت تۆ مەمنونی من بی کە خوا منی بە ڕەشپێست دروست کردووە ئەمجا قەدری پێستە سپیەکەی تۆ دەردەکەوێ ئەبێت زیاتر تۆ بە خۆت تا بچیتەوە ئامۆژگاریەکی جوانی کرد مامۆستا مەلا ئەحمەدی سیوەیلی دەفەرمێ هەست و زانین و بینین و بیستن جوانی و دەسەڵات بێداری و خەوتن ئەولاد و ماڵ و خزم و دۆست و کەس توانای خۆت نییە عەتای خوایە و بەس هەمووی عەتای خوایە بەڵام بەداخەوە ئەو کەسانی خۆ بە زلزانن عەقڵیان زۆر بچووکە سەرنجامیش خوایە لەم دنیا پێش ئەو دنیا بچووکیان دەکاتەوە هەمووتان گوێ بگرن بۆ ئەم بەسەر هاتە زانای بەناوبانگی جیهانی ئیسلام دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی دەفەرمێ کابرایەک چەند ساڵێک بوو هاوسەرگیری کرد بوو لەگەڵ خاتونێکی زۆر بە ڕێز و بە حرمەت و دیندار و ئەخلاق بەرزدا بە قەدەری خوای گەورە منداڵیان نەدەبوو فەحس و پشکنینی پزیشکی پسپۆڕی ژنان و منداڵبوونیان بۆ کرا دەرکەوت نەبوونی منداڵەکە لە ڕووی علم و زانستەوە هۆکارەکەی ژنەکەیە پیاوەکەش زۆری حەز لە منداڵ بوو ژنیش لە هەموو کەس زیاتر حەز بە ناخی مێردەکەی دەکا ژنەکە زۆر خواناز بوو زۆر بەڕێز و بە حرمەت بوو بە پیاوەکەی گوت تۆ پیاوێکی بەڕێزی لەگەڵ مندا ڕێز لێ گرتوم و چەند ساڵێکە بەیەکەوەین و تێدەگەم لە ناخت چەنە مشتاقی ببێتە باوکو و مناڵێک لە ئامێستا بێ بەڵام هەرچەندە بەخوا منیش بەقەدەر تۆ حەز دەکەم دایک بم بەڵام خۆ دەسەڵاتی من نییە زانست و علمی سەردەمیش دەڵێ خەتاکە لە تۆوەیە بۆیە گەردن ئازابێ من خۆم دەچمە خوازبێنی و ئافرەتێکی بەڕێز بێنە بەڵکو خوا مناڵێکمان بداتێ واللهی من غیرەی لێ ناکەم وەکو مناڵی خۆم سەیری دەکەم ئەگەر خوا دەکات تۆ مناڵەکەت دەبێ ژنەکە زۆر بەڕێز بوو هەرچەند لێرەدا من ئامۆژگاری پیاوان ناکەم بەبیریان دەخەمەوە بەبیریان دەخەمەوە ئەڵێم ئێوەش لەخوا بترسن ئەی ئەو پیاوانێکی خێزانەکانتان منداڵی نابێ بەتایبەت کاتێ هۆکارەکە لە ئافرەتەکە دەردەچێت لە ڕووی پزیشکیەوە پزیشک پێت دەڵێت تۆ عەیبت نییە ئەگەر ژنی تربێنی مناڵت دەبێ بەڵام ئەم ژنە مناڵی نابێ ئێوەش بیر لەوە بکەنەوە ئەی بەڕێزەکەم پیاوی بەڕێز ئەگەر دکتۆر بە تۆی بوو تا مناڵ نەبوونەکە لە تۆوەیە توخوا تا ئێستا بیستوتان ئافرەتێک خۆی بە تەڵاقداندا و پسێ مێردێکی کاو بکە بۆی بێتە دایک خۆیش حەقی خۆیەتی بیستوتان نەشتیوە حتا مردن بە دیار ئەو پیاوە نەزۆکەوە دادەنیشێ چەند جوانە ئەو پیاوانە ببینم کە مردن بە ژنەکەی ئەڵە کوڕە هەموو مناڵی دنیا بە قوربانی تۆ بێ دەی تۆ بۆ من ببە مناڵ مادام قەدەرێکی خوایە تەسلیمی دەبین بە هەر حاڵ ئەم ژنە قەناعەتی بە مێردەکەی کرد بچێ ژن بێنێ ژنی دووەم هاتە ماڵەوە ماوەیەک باش بوو
بەڵام هەر زوو ئەمیان کەوتە سەر حەمل کابرەش مشتاقی منداڵبوونە ئەم ژنەی بەس دەبەر مناڵ هێناوە مناڵ لەدایک بوو هێشتا مەمکە خۆرە بوو مناڵی دووەمیش حامیلە بوو ئەو لەدایک بوو ئەم تازە پێیگرت بوو ئەویان مەمکە خۆرە بوو حامیلە بوو بە مناڵی سێم ئەمجا ژنەی یەکەم ئافرەتێکی بە حورمەت و بە ئەخلاق و بەڕێز فەقیرن نەیدەوێرە قسەیەک بکە ئەم ژنە بەسەر یادەی قیژان ئەیگو بێدەنگ بە بێدەنگ بە قسە نەکەی من خاوەنی ئەم ماڵم قسە لە قسەمدا نەکەی هەی وەجاخ کوێری بێ منداڵ ئەگەر هیچ بووی تایە خوا مناڵیش یێدا بە تۆ دڵنیا بە ئێستا حەز بکەم مێردەکەم دەتکاتە دەرەوە زۆر بە تەکەببوورەوە قسەی لەگەڵا دەکرد ئەم مناڵە سیر کە من خوا چەند ڕێزی لێگرتوم مناڵێک لە سکمایە مناڵێک بەبەر ماوکمەوەیە مناڵێکیش لە تەنیشتمەوە دانیشتووە ئەی تۆ چیت هەیە لە دنیادا زۆر مەمنون بە خزمەتکار ڕاتگرم لەم ماڵەدا ئەینا مێردەکەم بە قسەی من دەتکاتە دەرەوە ئەم شنەش بڵێ چی دوای ساڵانێک لە تەمەن تازە بە پیری بچێتەوە ماڵی باوک و برای بۆیە دەچوو لەو دیەوە چەند فرمێسکێکی زەلیلی بە دموچاوی داهاتە خوارەوە بەڵام ئەم گەردونە بێ خاوەن نییە ئەزیزم بە ئارەزوی خۆت تەکەببوور لێدەی ئەمە ئەڵڵا بەڕێوەی دەبا بۆیە قەدەری خوای گەورە لە مەسافەیەکی کەمە ئەم ژنە لە قادرمەیەکە قاسی دەخلیسکەوە دەکەوێتە خوار و مناڵەکەی لەباردەچی ئیسکی دوو مناڵەکەی تری بەبێ ئەوەی نەخۆشیەکیان هەبێ بەبێ ئەوەی عەیبێکیان هەبێ یەک بە دوای یەکە لە مەسافەیەکی کەما دەمرن هەر سێ مناڵەکەی لەدەستدا ئەوەی ناوسکی و دۆزیندۆکەشی هەردووشی مردن چەندی محاوەلەیان کرد قەدەری خوای گەورە ئەم ژنە مناڵی نەبەوە بەڵام تەمەنێکە و مەئویز بوون لەوەی کە مناڵ ببێ سبحان الله ژنی یەکەم کە ژنی بەسەرها لەبەر مناڵ لەسەر یەک 5 کوڕی بوو 5 کوڕی خوای گەورە پێبەخشی دەریای ڕەحم و سۆزی خوای بۆ هاتە جواب ئەو کەسێک کە خەڵک تەکەببوورت بەسەرەوە لێ دەدا کە نەفست دەشکێنێ کە ئازارت دەدا ئیتر هەر شوێنێکە تۆ بیسپێرە بەخوا ئەڵڵاه گەردوون بەڕێوە دەبا هیچی خۆن نییە هەمووی عەتای خوایەوە بەس 5 کوڕی دەبێت دکتۆر نابلوسی دەفەرمێ ئاخری ئەم ژنی دووەمە لە لای ئەم کوڕانە بەخێو دەکرا بەڵام ئەم نەفسی پاک بوو ئەم وانە بوو هەموو جا بە کوڕەکەیان دێگوت ڕۆڵە گیان تو خوا پێی بڵێن دایە با هەز نەکا باجیتانەوە غەریبە زۆر ڕێزی لێ دەگەڕ ڕۆژێ پێی نەوت ئەوە خوا تۆڵی منی لێ کردیەوە وتی خوایە نە تەواو حەقی خۆی وەرگرتووە نابێ ئەمجا من تەکەببوور بەسەر ئەوا لێدەم بۆیە ئەگە خوا حەقی بۆ ساندی ئەمجا تۆش مەبە بە زاڵم تۆش تەکەببوور لێمەدە ئاگال لە خۆت بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ثلاثة لا يكلمهم الله يوم القيامة ولا ينظر إليهم ولا يزكيهم ولهم عذاب أليم سێجار لەسەر یەک فەرمووی ئەو کە سێ چین و توێشەن لە قیامەتە خوا سەیریان ناکە پاکیان ناکاتەوە عەزابی بەس بە ئازاریان بۆ هەیە ئەبوو ذەڕی غەفاری کە لە خزمەت پێغەمبەرا بوو حەدیسەکە دەجێڕێتەوە عەرزی کرد خابوا وخسروا من هم يا رسول الله صلى الله عليه وسلم بقربان مای پێغەمبەری خوا بەخوا ئەم کەسانە بە خەسارەت چوون بە هیلاکە چوون چێن ئەم سێ چینە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویست فەرمووی المسبل ئەو کەسەی شانازی بە جلوبەرگەوە دەکا بەڕێزان حتا بۆت دەکرێت بەجلەکەت جوان بێ گران بەها بێ لە حەدی خۆیدا بۆن خۆش بێ ئوتوکراوە بێ معقول بێ بەخوا خوا پێی خۆشە خوا جوانە و شتی جوانی خۆش دەوێت بەڵام مسبیل ئەو کەسەیە شانازی بە جلەکانیەوە دەکا جا هەیە پیاوە شانازی بە قاتێکی لەبەرایە 15 وەرەقەی پێداوە ئێتر لە مەلیسا خۆی پێوە فش دەکاتەوە ئەمە قاتی شاڵی زاخۆیە و نازام چییە شانازی بە جلەکانیەوە دەکا بە قماشەوە دەکا بەخوا ئافرەتیشمان هەیە وایە خوشکیشمان هەیە شانازی بە جلەکانیەوە بەسەر ئافرەتاندا دەکا ئەو جلەی ئەمڕۆ لەبەری کرد پێی بەبیانی لەبەری کاتەوە مۆدی نامێنێ ئەوانە خوای گەورە ڕقی لێیانە ئەوانە عەزابیان بۆ هەیە چونکە ئەبوایە سوپاسی خۆیان کردایە بەڵکو یارمەتی هەژارێکیشیان بدایە بەڵام ئەو کەسانی کە شانازی بە جلوبەرگەوە دەکەن و بە دوای خۆیاندا ڕای دەشێشن و تەکەببووری پێوە لێ دەدەن خوا ڕقی لێیانە ئەلمەنان ئەو کەسەی منەت بەسەر خەڵکا دەکا پارەی حەڵاڵی خۆی پەیدای کردووە بە ڕەنجی شان داوێتە فەقیرێک ئەمجا منەتی بەسەرا دەکا فەقیرە هەر ناوێت بڵێن کاکە من فریات کەوتم بەخوا تۆ هەژار بوو من ڕزگارم کردی تۆ قەرزار بوو من قەرزەکەم بۆ دایەوە تۆ نەخۆش بوو من ڕزگارم کردی ئەها تەکەببوورە ئەمە منەتی بەسەرا دەکا والله ساڵحان و پیاوچاکانی پێشوو هەبووە
دەفەرمێت لە کۆڵانێکە بینیومە کەسێک ساڵێک لەمەوە بەر یارمەتیم داوە و لە گرفتێک بەهۆی ماڵی منەوە ڕزگاری بووە لەو سەری کۆڵانەکەەوە بینیومە هاتووە من لەم سەری کۆڵانەکە ڕام کردووە لەبەری چوومە کۆڵانی ئەو دی و وتومە نەوەکو تووشم بێ و تەریق بێتەوانی و هەر بەکەمی بکە وەکەوەی من قەرزدار بووم لە ترسی خاوەن قەرز ڕاکەم ئاوا لەبەر ئەو کەسە ڕام کردووە کە یارمەتیم داوە بە ماڵی من ڕزگاری بووە لە گرفتێک وتومە نەوەکو فەقیرە پێی بشکێتەوانێ و یان ناخم حەز بە تەکەبورێک بکە ئەو کەسانی منەت بەسەر خەڵکا دەکەن ڕاستە چاکەیان کردو بەڵام خوا خۆشی ناون چونکە تەکەبور لێ دەدەن والمنفق سلعته بالحلف الكاذب ئەو کەسانش کەوا ناوی خوا بەکاردێنن ئەڵە خوا ئاگادارە ئەوەندەم پێداوە خوا ئاگادارە زەرەر دەکا تۆش مسلمانی دڵپاکی بڕوا دەکەی ئەو کەسانە شماڵی خۆیان ساق دەکەنەوە بەسەر مشتری و کڕیاردا بە سوێندی بەدرۆ ئەوانش خوای گەورە لە قیامەتە پاکیان ناکاتەوە لە گوناه بە چاوی ڕەحمەت سید ناکا و عەزابی بە شیدەتیان بۆ هەیە یا ڕەبی خوای پەروەردگار ڕەحممان پێ بکەی لە صیفەتی بەدی تەکەبور بمان پارێزی یا ڕەبی خوای لە تەکەبور و خۆبەزلزانین بە دوورمان کەی ناخێک و دڵێکی پاک و بێگەردمان بدەیتێ خوای هەرچی هەمانە ئەوەی دیار و نادیارە یا ڕەبی خوای هەمووی خەڵات و بەخششی تۆیە و بۆمان زیادکەی لێمان نەسەنیتەوە بە ناشکری و بەکردەوە خراپەکانی خۆمان یا ڕەبی خوای وڵاتی کوردستانمان پڕ بەرەکەت کەی لە دووبەرەکی و فیتنەی ناخۆبمان پارێزی لە پیلانی دوژمنانی دەرەکی بە دوورمان کەی یا ڕەبی خوای گەورە لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیاتر شارەزامان کەی ئەوەی بیستمان یا ڕەبی خوای کاری پێ بکەین بیکەین بەکردار لە ژیانی ڕۆژانەماندا یا الله یا شافی لێت دەپاڕێمەوە لەگەڵ هەموو ئەو مسلمانە بەدەست نوێژانەدا ئەوەی کەوا نەخۆشە شیفای بدەیت یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەیت خوای ئەوەی نەخۆشە شیفای ڕەحمەتی خۆتی بۆ بنێری یا ئەرحەم الراحمین ئەوانی دڵتەنگن دڵیان خۆشکەی ئەوانی گرفتارن ڕزگاریان کەی یا ڕەبی خوای ئەوانی قەرزارن دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیتەوە خوای پەروەردگار ئەوانی مردوون لە گوناهیان خۆش بێ خوای گەورە هەموو ئەوانەی کە مناڵیان نییە لە دەرگای ڕەحمەتی تۆ هیچ کەم نابێتەوە ئەی وەهاب و بەخشندە یا ڕەبی خوای مناڵی ساڵحیان پێ عەتاکەی یا ڕەبی خوای مناڵی ساڵحیان پێ بەخشی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون